وەرەبوون هەمویان هاوڵات یاسایی و مەدەنین یاخود تایدا بەرپرسی حەزبی و کەسانی سیاسیش لە قەزای خورماتوو ئاوارە بوون و خورماتویان جێهێشتووە. زۆر سپاس بەو دەرفەتە لە ڕاستیدا کە دەڵێن خورماتوو کەوتە چوارچێوەی جینۆساید و ئەنفالەوە ئەوەی کوژرا و ئەوەی بریندار بووە دواتر لە سەرووی 50,000 کەس لە هاوڵاتیانی شاری خورماتوو بە بەرپرسەوە بە هاوڵاتی سادەوە بە فەرمانبەر و بە بەڕێوەبەری فەرمانگەکانی شارەکەەوە کەواتە بە کورتی لە 16 ئۆکتۆبەرە خورماتوو بە تەواوەتی لە کورددا ماڵرا لە ئێستادا لەبەردەستی حەشدی شەعبیایە و بە کەیفی خۆی و بە ئارەزووی خۆیان سەرقاڵی سوتاندن و تاڵانکردن و بەهەدەردانی ڕەنجی چەندین ساڵەی هاوڵاتیانی ئێمن و لە ئێستادا لە یەکەیداریەکانی گەرمیان و لە چەمچەماڵ لە سلێمانی لە سوورداش لە شوێنەکانی تر بە هەزاران هاوڵاتی ئێمە لەبەر سەرما و سۆڵە و دەربەدەری و ئاوارەیی ژیانی کولەمەرجی بەسەر دەبن و بەداخەوە سەرڕای ئەوەی کە جینۆساید کراین و سەرڕای ئەوەی خراینە بەردەم مەنگەنەی ئامانجا خراپ و دژمنکاریەکانی حەشدی شەعبی تورکمانی بە دیاری کراوی لە ئێستاشدا لە وڵاتی خۆمانایە کە هەرێمی کوردستانە بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان و هێزە سیاسیەکان و نوێنەرانی کورد لە بەغداوە لە هەرێمی کوردستانیش وەک ئەوەی شتێک ڕووی نەدابێ وەک ئەوەی مناڵێک لەسەر شۆستەیە لەسەر شەقامێک ئۆتۆمبیلێ لێی دابێ ئاوات دیقەتی هەموو ئەو قوربانیدان و ماڵوێرانی خورماتوو کرد کە لە ئێستادا حەشدی شەعبی خورماتوو بەڕێوە دەبات وە ڕۆژانە ماڵ و حاڵی هاوڵاتیان دەسووتێنرێن و لە ئێستاشدا هاوڵاتیان ئەمڕۆ گردبوونەوەیان کردووە کە داوا دەکەن بگەڕێنرێنەوە سەر ماڵ و حاڵی خۆیان واتاوەی کە هەشیانە زیاتر نەسووتێنرێتەوە ماڵ و حاڵیان زیاتر تێک نەچێت لەلانە و هێزانەی کە ئێستا خورماتوو بەڕێوە دەبن. نوێنەرانی کورد سیاسیەکان لە بەغدا دەتوانن چی بکەن بۆی کە ئەم وەزعە بەم ئاراستەیە نەڕاتووە کورد جارێکی دیکە بگەڕێتەوە خورماتوو. بەداخەوە دوای تێپەڕبوونی 41 ڕۆژ لەو جەو جینایەتە لەو تاوانکاریەی کە لەسەر دەستی حەشدی شەعبی تورکمانی دەرحەق بە شارەکە و بە وڵاتیانی ئێمە کراوە وەکو ئەوەی باسم کرد وەکەوەی هیچ ڕووی نەدابێ چی لە بەغدا و چی لێرە نوێنەران و دەسڵاتدارانی ئێمە زۆر خوێن سەردانە مامەڵەیان لەگەڵ مەلەف و کەیسی تاوانکاریەکان لە خورماتوو کردووە و تا ئێستاکە هەڵوێستێکی دیار و ئاشکرامان نەبینیوە و بەداخەوە جگەل لە هەندێک دەنجی شەرمنانە بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە هەوڵێکی جددی و بنەڕەتی هەمەلایەن نییە بۆ ئەوەی زەمینە خۆش بێ بۆی هاوڵاتیانی ئێمە بگەڕێنەوە. ئیتر بەسە خەڵکی ئێمە و ئێمەمانانیش دەڵێن ئیتر بەسە ئەم بێدەربەستی و بێباچیە بەرامبەر شارێکە دەیان ساڵە قوربانی و تەسحیاتەدا لە پێناو کوردبوونە بۆیە ئێستا هاوڵاتیانی ئێمە کۆمەڵی ڕێوشێن دەگرنە بەر یەکێ لەو ڕێوشێنانەی خۆپشاندانە و بێگومان خۆپشاندانی تریش بە دوای خۆیان دێ لە شارەکانی تر و هەروەها لە ڕێگای ڕێکخراوەکانی مافی مرۆڤەوە و لە ڕێگای دادگاکانەوە ئێمە پەنابەینە بەر سکاڵاکردن چونکە لە ڕاستیە بە تەنها ماوینێتەوە و کەس تا ئەم کەساتەیش غەمی هاوڵاتیانی ئێمە ناخوا بۆیە لە ئێستادا خۆمان وەکو هاوڵاتیانی شارەکە بەردەوام ببین لە چالاکی مەدەنی بۆ ئەوەی بەرگری لە بوون و گەڕانەوە و ئەو زوڵمەی کە لێمان کراوە. کاک حەسەن باس لەوە کرد کە بەرپرسانی کورد خوێنساردن و هەوڵی جددی نادن بۆ گەڕانەوەی کورد بۆ خورماتوو. هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە کە بە ئیتفاقی سیاسی ئەم ناوچانە چونەتەوە ژێردەستی وعەرەب و حەشدی شەعبی وەکو ئێستا کە سەرپەرشتی پرۆسەی ئەمنی لەو شارەدا دەکات واتە کورد دەبێت چی بکە؟ بەرپرسانی کورد دەبێت چی بکەن؟ هیچیان پێ دەکرێت؟ لە ڕاستیدا سەبارەت بە ڕێکەوتنێک کرابێ من بڕوا ناکەم هیچ جۆرە ڕێکەوتنێک کرابێت لە نەتیجەی تێکچوونی هاوکێشەکان و نابەرابەری هێز و بێتفاقی و بێبەرنامەیی هێزە سیاسیەکانی کوردستان و حکوومەتی هەرێم وای کرد کە هەڵەکانی سەرکردایەتی سیاسی لە هەندێک کەیس و مەلەفی تایبەتە وای کرد بەرەنجام حکوومەتی عێراق و دەوروبەرەکەشی پەلاماری ئەو ناوچانە بدا. بۆیە من بڕام بەوە نییە کە ڕێکەوتنێ کرابێ بەڵام ئەمە ڕێکەوتن کرابێ نەکرابێ خورماتوو باجی کوردبوون و کوردستانی بوونەدا
باشە چل ڕۆژی ڕەبەقا ئەم شارە خوێن لە جەسەی دەچۆڕێ و هاوڵاتیەکانی ئاوارە بوونە کوا حکوومەتی هەرێم لەکوێیە کوا هێزە سیاسیەکان لە بچووکەوە بۆ گەوریان و لە گەوریانەوە بۆ بچوو کوا نوێنەرانی کورد لە بەغدا ینی ئەکرێتەوە شارێکت خوێناوی بکرێ و خەڵکەکەی دەربەدەر بکرێت نەتوانی بەیاننامەیەکی پوختەیش دەرکە ینی ئێمە لەگەڵەوەی دەستخۆشی لە حکوومەتی هەرێمەکەین سەرۆکی حکوومەت و جێگرەکەیشی و چون بۆ ئەوەی کە ئەو گومە لەرزەیە لە هەندێک شوێنی داوە دەستیان خۆش بێ بەڵام کاکەوە ئەوە چەند خانوویەک و چەند هاوڵاتیەک زیانی پێگەیشتووە بەڵام تۆ شارێکت بە تەواوەتی جینۆساد کراوە و سەروی 50,000 مرۆڤی خاوەن قوربانی تۆ دەربەدەر و ئاوارەیە نا کێشەکانی چارەسەرەکەی نە پێداویستی سەرەتایەکانی بۆ دابینەکەی نا سەردانیەکەی نا دەنجی ئەگەێنیتە بەغا و بە محافلی نێودەوڵەتی یعنی لە ڕاستیا وەک ئەوە وایە ئەوە وایە ئێمە خەڵکی سوێرە و خەڵکی خواروی بەغابین ینی من زۆرم لاسەیدا زۆر یعنی من بیر لەواکەمەوە لێگەڕێ دوژمنەکان چۆن مامەڵیان لەگەڵ شارەکەی ئێمە کردووە نێارەکانمان چۆن بەڵام گرفتەکە لەوایە سەرکردایەتی سیاسی کورد بە هەمویانەوە من نازان بڵێم ئەم حیزبە ئەو حیزبە تەواوی حیزبەکان تەنانەت ئەو حیزبانش کە قەبارەیان زۆر بچووکە کوا ینی بۆ مەکتەب سیاسیەکانیان وەزیرەکانیان ئەندام پەرلەمانەکانیان بۆ ناتن سەردانی ئەو ئاوارە و لێ قەوما و ماڵوێرانانە بکەن و چوار بەیان و چوار هەوڵ و کۆشیش و هەڵوێز وەرگن کاکە ینی نازانم کورد بووە خۆی ترساندووە و شەرمنانە مامەڵاکە تۆ بڵێ کورد هیچ کارتێکی لەبەردەستانە بێ باشترین کارتیش لەبەردەستی کوردایە ئەوەیە کە ئەم پێشێلکاریانە و ئەم بغرایی و ئەم سەرڕۆیانی کە عەبادی و حکومەتەکەی و دارودەستەکەیەکە دەکرێت لە بەرامبەرە بکشینەوە یعنی تۆ قوتت نادا قوتی هاوڵاتیانی بڕیوە بودجەی بڕیوە دواتر لەشکرکێشی کردووە لە 150 خاکەکەت و داگیری کردو و خوێنی هاوڵاتیانی تۆی ڕژاندووە ئەی باش ئەم هەڵوێستا بۆ مەسەن بەڕێ سەرۆک کۆمار بۆ 65 ئەندام پەرلەمان وەزیرەکان یعنی من کەواتە کاک حەسەنەوە پێتان وا لەم خۆناغی ئێستادا کشانەوە لە بەغدا لە کاتێکدا هەوڵێکی زۆر هەیە کە کورد جارێکی دیکە بەشداری لە پرۆسەی سیاسی لە بەغدادا بکاتەوە و بەغدا وەڵامی هەرێمی کوردستان ناداتەوە ئێوە پێتان وایە کە لەم قۆناغی ئێستادا دەبێت کورد لە پرۆسەی سیاسی بەیەکجاری بکشێتەوە وەکو کارتێکی فشار باشترین کارت و گرنگترین کارت لە ئێستادا لەبەردەستی سەرکردایەتی سیاسی کوردایە کشانەوەیە قەیرانێکی سیاسی حکومڕانی لە وڵاتە دروستە بێ و دنیا دێتە سەرخەت کە کاتێک کورد ئەکشێتەوە بەڵام کورد بەداخەوە یعنی ناتوانێت مامەڵەکردن دەست و پەنجەی لەگەڵ ئەو کارتە گرنگانە نەکردووەوە زۆر خۆی ترساندووە و زۆر شەرمنانە مامەڵی کردووە من لام سەیرە ینی ئەمە کۆتایی دنیا نییە ئەو ناوچانە گیراوەتەوە و عەبادی لە ئێستاکەدا زۆر گوێ لە کورد ناگرێتوان کارت لە بەردەستمانایە دەبێت قبوڵی نەکەیت و دەبێ بابێن ینی چییە تۆ لە 150 خاکەکەت داگیر کراوە و مەترسی لەسەر ئەم لە 150 کەشیەیە چەند ساڵە قوتی بڕیوە و دەیان یاسا شتی دژمنکارانەی بەرامبەر تۆ دەرکردو تۆ بێدەنجی باشە بۆ ئەم کارتانە بەکارنەیە من پێم وایە کارتی هەیە کاکە ئێمە بەپێی دەستوری عێراقی کە عەبادی ئێستا زۆر شابازی دەستورەکە و زۆر بەشان و باڵی دەستوراتێک کرد بەپێی دەستوری عێراقی کورد دەتوانێت ئێستاکە لە لاهای و لە دادگا نێودەوڵەتیەکان سکاڵا لەسەر عەبادی تۆمارکات کە دەستوری عێراقی ڕێ بە سەرۆک وەزیران نادا سوپای وڵاتەکەی پەلامار بە فەرمانی ئەو پەلاماری هاوڵاتیانی وڵاتەکەی بدا ئەو قەتوعامە بکات بۆ ئەم کارتانە بۆ ئەم کەیسانە ناجوڵێن حەسەن کەواتە بۆچی بەرپرسانی کورد ئەم ڕێکارە یاسایانە بەرامبەر حکوومەتی ناوەندی ناگرنە بەر پێتان وانییە کە لە ئێستادا لە عێراق و لە خۆڕەڵاتی ناوەڕاست زۆر حساب بۆ یاسا و پەیوەندی نێودەوڵەتی ناکرێت ئەوەندەی کە حساب بۆ حکمی ئەمری واقع و حساب بۆ منطقی هێز دەکرێت دیارە تۆ کۆمەڵێک کارت لەبەر دەستایە ڕاستە هێز ئەمە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ینی جەنجاڵی و جۆرێکە لە غابەی سیاسی کە سیاسیەکان ئەوەی کە پەلاماری یەکدانوانەیە بەڵام لە دنیایشە دەیان ڕێکخرا و دەیان ناوەند و دەیان وڵات هەیە کە ئەم جۆرە تاوانکاریانە دەبێت ئستۆپ بکرێەوە بوەستێنرێ کورد خۆی قوربانیە
خۆی ئامادە نییە هیچ یەک لەم کارتانە بجوڵێنێ بۆیە بۆتە قوربانی و ئەم قوربانیدانە درێژەی هەیە و ئەگەر هەڵوێستی هێز نا بەڵام دەستور هەیە یاسا هەیە و مافەیە لەم ڕێگایانەوە کورد دەتوانێت استۆپێک بە عەبادی بکە و چیتر ئەم تاکڕەوی و بڕیارانە لە دژی خەڵکی کوردستانەدا بەڵام پێشەوە دەبێت کورد ماڵی خۆی ڕێخات و یەکی خاوە ئەو هەڵە سیاسیانەی کە لە چەند ساڵی ڕابردووە کردومانە کە ئێستاکە باجەکەیە دەین بۆیە ئەبێ کورد پێش هەموو شتێک ماڵی خۆی ڕێخا و دواتر دەتوانێت عەبادی و زۆر لەو هێزانش بوەستێنێ لە جێگای خۆیان کار لە بەردەسێتی من لام سەیرە ڕۆژگارێکە بووە کورد و شۆڕشی خەڵکی کوردستان شاید 5,000 پێشمەرگەیە بۆ شەڕی سێ وڵاتی کردووە ئێستاگە شکۆی پێشمەرگەمان شکاندووە خەریکە شکۆی خەڵکی خۆمانەشکێنین و شکۆی دنیای سیاست و حکومڕانی کوردیمان شکاندووە وایش نییە دەمەوێت بزانم کە ئێستا کورد لە خورماتوو چ پۆستێکی بەدەستەوەیەوە لە ڕووی ئەمنی و سیاسیەوە کێ ئەم قەزا بەڕێوە دەبات ئەم قەزایە لەم سەری بۆ و سەری ئێستا لەبەردەستی حەشدی تورکمانیایە و بە کەیفی خۆی بە ئارزووی خۆی تاڵانی دەکات دەیسوێنێتەوە دەیتەقێنێتەوە دواکاری نابەجێیان دوێنە دوو ماڵی تریان تەقانوتەوە هی ناوڵاتی کوردی ئاساییە ماڵەکە بەردەوام خەریکی تەقاندەوەی ماڵ و دزی و تاڵانوان نەک کورد ئەسڵەن هاوڵاتیەکیش مەترسی هەیە بگەڕێتەوە و شارە بۆیە هیچ دام و دەستگایە لەبەردەستی کوردان نەماوە و هەمووی بە تورکمانی شیعە پڕ کراوەتەوە و پۆستانە تاکڕەوانە حکمی خۆیان دەکەن و بڕیار دەکەن هاوڵاتی مەدەنیش ناتوانێت بگەڕێتەوە خورماتوو زۆر بەکەمی لە ڕێی پەیوەندی و عیلاقاتی شخصی ئەوانەوە هەندێک هاوڵاتی ئەگەڕێنەوە دەچنەوە شارەکە بەڵام ژیانیان لە مەترسیە ئەوی ژمارەیەکی زۆر کەمە ڕەنگە لە هەموو شارەکە 400-500 کەس نەمابێ لە کورد بەڵام ئەو دوایی هاوڵاتیانی ئێمە ئێستا ئاوارن و بە ئاسانی ناتوانن بچنەوە شارەکەی خۆیان کاک حەسەن بەپێی زانیاریەکانی پێیان لە ئێستادا وەفدێکی نوێنەرانی کورد لەگەڵ سەرۆک کۆماری عێراق فواد ماسووم لە کۆبوونەوەدان دیارە بۆ تاوتوێکردنی ئەم بابەتانە و هەروەها بۆ ڕێخستنەوەی ئەم بابەتانە سەردانی سەرۆک کۆماریان کردووە زانیاری بەڕێستان لەسەر ئەم کۆبوونەوەی چییە داواکاری ئەم هاوڵاتیانە چییە کە لەگەڵ سەرۆک کۆمار لە ئێستادا لە کۆبوونەوەدان بەپێی زانیاریەکان بەڵێ دوای ئەوەی کە بەداخەوە دەبواە وەکو خاوەنداریەتی خورمات و هەم هێزە سیاسیەکان و هەم حکوومەت و هەم نوێنەران لە بەغدا دەبواە ئەوان بێ ئەوەی ئێمە بچین و بچینە خاک و پێیان و داوایان لێ بکەین بەڕاستی دەبواە ئەوان ئەمە کێشەی ملەتی ئەوانە چارەسەریان کردووە بۆیە بەداخەوە تا ئێستاکە هیچ هەنگاوێکیان نەناوە ئێمە خۆمان وەکو نوێنەری هێزە سیاسیەکان بڵێن لە خورماتوو بوونا و نوێنەری جەماوەری خورماتوو کە لە کەسایەتی ئاینی و کەسایەتەکانی تری شارەکەیە دوای ئەوەی کە داوامان کرد کە بەڕێ سەرۆک کۆمار ببینین بۆ ئەوەی هەموو کێشە و گرفتانە بەو پێی جەنابی پارێزەری دەستوری عێراقا و کۆمەڵێ دەسڵاتی هەیە و دەتوانێت هەندێک کات لە بەردەسیاتی بەکاری بێنێ عەبادی و حکومەتەکەی لە شوێنێک بوەستێنێ لەم جینایەتکاریان و لەم پەلاماردانەی کووردا بۆیە لە ئێستادا کە من گەیشتمە ئێرە وەفدێکمان وەفدێکی هاوبەشی خەڵک و حیزب و ئیداراتی پێشووتری خورماتووە لە ئێستادا لەگەڵ سەرۆک کۆمار لە کۆبوونەوەان بۆ ئومێدەی زۆر بەپەلە کۆتا پرسیارم بۆ بەڕێستان سەرۆک کۆمار دەتوانێت هیچ بۆ هاوڵاتیانی خورماتوو بکات یاخود قەیرانەکان زۆر لەوە گەورەترن زۆر بە کورتی سوپاس بەڵێ لەبەر ئەوەی سەرۆک کۆمار دەسڵاتی هەیە پارێزەری دەستورە عەبادی لە پەلاماردانی کووردا چەندین بڕگەی دەستوری پێشێل کردووە بەو پێی کە ئەم پارێزەری دەستورە بۆی هەیە ڕێگە لە خودی عەبادی بگرێت لەو پێشێلکارانە و هەڵوێز دەربڕێچکە و سەرۆک کۆمارە و کەسایەتیەکە ڕەمزیە لەوێ و پارێزەری دەستورە دەتوانێت کۆمەڵی پەیوەندەکانی خۆی بەکاربێنێ بۆی ڕێ لەو پێشێلکاری و لەو گرفتانی کە یەخی کوردستانی کردووە بکات بەو هیوایی کە سەرۆک کۆمار لەگەڵ ئەم وەفدە شتێکیان بۆ بکات و لانی کەم هاوڵاتیانی مەدەنی بگەڕێنەوە سەر ماڵ و حاڵی خۆیان زۆر بەڕێز حەسەن بارام جێگری بەرپرسی مەڵبەندی حەمرینی یەکێتی لە ستودیۆکانمان لە شاری سلێمانیەوە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان